لەسەر ڕووداوەکانی ناو پەرلەمانی کوردستان و پەلەماردانی ژمارەیەک ڕۆژنامەنووس و پەرلەمانتار چەند ڕێکخراوێک لە سلێمانی گرتبوونەوەیەکی ناڕەزاییان ڕێخست و ئیدانەی ڕووداوەکانیان کرد. بەشداربووانی گرتبوونەوەکە بە ناومێدی باسی ڕووداوەکەی سەر پەرلەمانی کوردستانیان کرد و پێیان وابوو لایەنێکی سیاسی لە پشت ڕووداوەکەیە و ئامانج لێی شکاندنەوەی شکۆی پەرلەمان بووە. ئەوەی لە پەرلەمانی کوردستانی عێراق گوزرا لە ئێوارەی 29 دەی 2007 لەلایەن هەوادارانی حزبێکی دیاریکراوی وەک پارتی دیموکراتی کوردستانەوە و بە ناوی هاوڵاتی خۆپشاندەرەوە کە تەواو ئاسانکاریان بۆ کرابوو بێنە ناو حرەمی پەرلەمانی کوردستان و پەلاماری بەشێک لە پەرلەمانتارانی بەرەی ناڕازی دۆخی سیاسی هەرێم و ڕۆژنامەنووسان بدەن و بێڕێزیشیان پێ بکەن و ژیانیشیان کەوتە مەترسیەوە. ئێمە وەک چالاکان و ڕێکخراوەکانی نێو گروپی دەنگی شەقام لە سلێمانی و شار و شارۆچکەکانی ترەوە زۆر بەتوندی ئیدانە و شەرمەزاری ئەو کاراکەین و هەرچی زووە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانی نێوخۆی هەرێم و عێراق و جیهانی لێ ئاگادار بکرێتەوە. بۆ موچەنەی نەسەر جادەوە بۆ داواکاری هەرە گشتەکەی خۆمان بینە سەر جادە کە حکومەتی ڕزگاری نیشتیمانی دابمەزرێنین ئێمە پشتگیری ئەو ئەجندایاکەین کە گۆڕان و کۆمەڵی ئیسلامیش بەرزیان کردێتەوە لەگەڵ نەوەی نێو لەگەڵ کۆمەڵێ لەگەڵ هاوپەیمانی کوردستانی لەگەڵ ئەو لیستانەدا بەڵام بە مەرجێکیش ئەوانی پێشڕۆمان بن و هەموو ئەرگەکە نەخەنە سەر کۆمەلگای مەدەنی. لە گرتبوونەوەکەدا نوێنەری ڕێکخراوە بەشداربووەکان ئاماژەیان بەوەدا ڕووداوەکانی ناو هەرێمی کوردستان پەیوەندیدارن بەو قەیرانە داراییە دروستکراوانەوە هەر بۆیە بەنیازن خۆپشاندانێکی بەرفراوان ڕێک بخەن. دەرکەوتووە کە ئەم حکومەتە شکستی خواردۆ لە ئیدارەدانی وڵاتە و ئەم دەموچاوانی کە 6 ساڵە حکومەکان بەردەوامن لە حکومداری لە هەرێمی کوردستان بۆیە ئێمە وەکو چالاکوانان وەکو مامۆستایانی ناڕازی وەکو هەموو چین و توێژەکان بۆ ئاگاداری بەڕێستان لە یەکی ئانزە خۆپشاندانێکی جەماوەری بەرفراوان ئەنجامەدەین لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا. شەوی 29 لەسەر 30 تشرین یەکەم ژمارەی خۆپشاندەر بەدار و چەقۆ لە کاتی کۆبوونەوەی پەرلەمان بۆ دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم پەلەماری باڵەخانەی پەرلەمانیاندا ئەوەش کاردانەوەی نێوخۆیی و جیهانی بەدوای خۆی داهێنا. بەشداربووانی کردبوونەوەکە هەرچەند هیوایان بە دەسەڵاتی جێبەجێکاری هەرێم نییە بۆ دۆزینەوەی هێرشبەرانی سەر پەرلەمان بەڵام دەخوازن گۆڕانکاریەک لە هەرێم بێتە ئاراوە کە شکۆ بۆ پەرلەمان و دامەزراوە شەرعیەکان بگەڕێنرێتەوە. ڕامیا ڕسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.